بەبێ دەماگیری لایەنی بڕوانینە دەستکەوتەکان و ڕوودا و مێژوویەکان و بڕوانینە ئەوەی کە چ لایەنێک بەڕاستی خاوەنی دۆزی نیشتیمانیە و بەڕاستی خزمەتگوزارە بۆ نیشتیمان، بۆیە متمانەی خۆمان ببەخشین بەو لایەنە هەتاوەکو دەستکەوتێکی نیشتیمانی و نەتەوەییمان هەبێت. دەنگی ئێمە کاریگەر و بنیادنەرە، بۆیە با دەنگی خۆمان لەدەست نەدەین. وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەم، دەنگ بەو کاندیدەش دەدەم کە پاڵپشتی ئافرەتان و گەنجانی ئێمە بکات لە پەرلەمانی عێراقدا. بڕیار بدە کە لە دەیدا بچیتە سەر سنووقەکانی دەنگدان، بە تایبەت ئەو لاوانەمان ئەو هاوڵاتیانەمان کە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن، چونکە تایبەتمەندیەکی زیاتریان هەیە بۆ ئەوەی نوێنەرێکی زیاتری کورد لە پەرلەمانی عێراق بێت تکایە بچۆ سەر سنووقەکانی دەنگدان. ئەسوەکی وەرزشوانێک ڕۆژە دەنگدانە دێ بەرەو سندوقێت دەنگدانت چم و دێ دەنگی خودەمە بەربژێڕەوەکە خودانشیان کوبشێتن بەرگریە مافێت مە کورداب کەتن و مافە دەستوریێت مە خڕاب دەست بینتن لە پەرلەمانە عێراقە.